دوای تێپەڕینی هەفتا کاتژمێر بەسەر شەکیمایەکەی سەر شارۆچکەی خان شەیخوونی سووریا، ئەمریکا بە 59 موشکی تۆماهۆک هێرشی کردە سەر ئەو فڕۆکەخانەی کە دەوتێت لێوەی هێرشە کیمیاییەکە ئەنجام دراوە. لە زۆربەی ئەو جەنگانەی ئەمریکا بەشداری تێدا کردووە لەم ساڵانەی دواییدا، بە تایبەتی لە جەنگی ئەفغانستان و عێراق و سووریادا موشکی تۆماهۆکی بەکارهێناوە کە لە دەریاوە ئاراستەی ئامانجەکان دەکرێت. ئەم جۆرە موشەکە لە ئەیلولی ساڵی 2015دا لەلایەن سوپای ئەمریکاوە بەکارهێنرا بۆ بۆردومانکردنی پێگەکانی چەکدارانی داعش لە سووریا. بەرەبەیانی ڕۆژی هەینی سوپای ئەمریکا جارێکی دیکە موشکی تۆماهۆکی ئاراستەی سووریا کرد، بەڵام ئەم جارەیان ئاراستەی داعش نەکرا، بەڵکو ئاراستەی سوپای سووریا کرا کە بۆ یەکەمین جاریشە لە دوای جەنگی سووریا و لە ساڵی 2011ەوە ئەمریکا هێرش بکاتە سەر حکوومەتی سووریا. تۆماهۆک BGM-109 یەکێکە لە موشەکە دوورهاوێژەکان و خێرایەکەی دەگاتە نزیکەی 870 کیلۆمەتر لە کاتژمێرێکدا. تۆماهۆک موشکێکی زیرەکە لە کەشتی و ژێردەریایەکانەوە هەڵدەدرێت و لە ڕێگەی مانگە دەستکردەکانەوە ئاراستەی ئامانجەکان دەکرێت، تەنانەت دەتوانێت ئامانجی جوڵاویش بپێکێت. نرخی موشکێکی تۆماهۆک بە پێی جۆرەکەی لە نێوان $600,000 بۆ $2 ملیۆن دایە. ئەمریکا بۆ یەکەمین جار تۆماهۆکی لە ساڵی 1991دا لە جەنگی کەنداودا بەکارهێنا. تۆماهۆک بە گرانترینە موشەکانەدا دەنرێت کە تا ئێستا ئەمریکا لە جەنگی دژی چەکدارانی دەوڵەتی ئیسلامی بەکاری هێناوە.